شوێنێکی سەرنجڕاکێشە بۆ گەشتیاران و ئەو هاوڵاتیانەی سەردانی ناوچەکە دەکەن. ئەم شوێنە تا ئێستا هاوشێوەی گرنگیەکەی بایەخی پێنەدراوە. هەڵکەوتەی جوگرافیای شوێنی قەزای ماوەت و چەمی خەمەڵۆکە وای کردووە ببێتە شوێنێکی سەرنجڕاکێش بۆ سەردانی گەشتیاران. لایەنە پەیوەندیدارەکانیش باز لەوە دەکەن لە بەرامبەر جێبەجێکردنی هەر پرۆژەیەکی گەشتیاری لەم شوێنەدا سەلامەتی گەشتیاران مەرجی سەرەکی دەبێت. لایەنە پەیوەندیدارەکان دەیانەوێت سەرنجڕاکێشی و سروشتی خەمەڵۆکە بکەنە سەرچاوەیەکی گرنگی گەشتیاری بۆ ناوچەکەیان و لە ڕێگەی پرۆژەی خزمەتگوزاریەوە هاوڵاتیان هان بدەن سەردانی ناوچەکەیان بکەن. قایمقامی قەزای ماوەتیش دەڵێت وا دەکەین پرۆژەکان مەرجەکانی سەلامەتی گەشتیاری تێدا جێبەجێ بکرێت. ئێمە پێش چەند ساڵێک دەستمان کرد بە کارکردن لەوەی کەوا ئێرە بکرێتە شوێنێکی گەشت و گوزاری کە خەڵک ڕووی تێ بکە. ساڵی 2019 توانیمان لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزارەوە کارەبای نیشتیمانی بگەێنینە ئێرە. قۆناغی تر ئەوە بوو ئەم ساڵ هەر لە سەرداوای ئێمە مدیرێتی عامی گەشت و گوزار لە ڕێگای ڕێکخراوێکی ئیتالی UPP توانیان کەوا قادرمە بۆ ئێرە دروستکەن. کارەباکەشمان هێناوە ترومپا لە ڕێگای ترومپاوە ئاو سەرخەین بۆ تاوگەی سەرسوول لە بۆی بەردەوام ئاو لە تاوگەکە بێتە خوارەوە. ئەم چەمە تەبیعەتێکی سەختی هەیە بەداخەوە کە پێشتر خەڵک لێ بۆتە قوربانی. ئێمە ئەمانەوێت لەوەشە هەندێک ڕێگا و شوێن بگرینە بەر بۆ پاراستنی سەلامەتی خەڵک. شارەوانی قەزای ماوەتیش هاوکار دەبن بۆ کار ئاسانیکردن بۆ جێبەجێکردنی پرۆژە گەشتیارەکانی قەزاکەیان. ئەم پرۆژەیە چەند ساڵێک لەمەوە پێشنیارمان کردووە. ئەو شوێنێکی زۆر دڵڕفێن و جوانە، سوولێکە کە پێ دێتە خوارێ ئاوی پیا دێتە خوارێەوە لە خوارش چەمەکە هەیە. دەمانەوێ بە مەراحل بۆمان جێبەجێ دەکەن. مەرحەلەی یەکەم لە ساڵی 2019 بە سوپاسەوە بە ڕێوەبەراتی گەشت و گوزاری سلێمانی کارەباکەیان بۆ هێناوین. ئێستا کارەبا لەوێ حازرە و گەیشتۆتە شوێنەکەی ئەو شوێنی خۆی. ئەم ئیشە بە ڕاستیەکەی تۆزێ قورسە. هیواداریم بتوانین کۆمپانیای باش بێتە ئێرە بتوانێت ئەو ئیشە بگرێتە ئەستۆی خۆی. چکەمە ئەگەر ئێمە هەر چندی بیکەین پێویستی بە سیانە هەیە ساڵانە شتی بۆ بکەین. ئەم سیانە و پەینەکەشی قورسە و پاراستنی شوێنەکەی و پاکۆخاوێنی شوێنەکەی هیواداریم بتوانین ئەو کۆمپانیانەی کە ئێستا هەندچێ لەو بوارەدا ئیش دەکە ئێمە هاوکاریان دەبین. دیمەنە جوانەکانی ئەم چەمە بوونەتە جێگەی سەرنجی گەشتیاران و هەفتانە هاوڵاتیان بە مەبەستی گەشتکردن ڕوو لەم ناوچەیە دەکەن و ئەوەش لایەنە پەیوەندیدارەکانی هانداوە چەمی خەمەڵۆکە بکەنە پرۆژێکی گەشتیاری جوان و سەرنجڕاکێش. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، چەمی خەمەڵۆکەی قەزای ماوەت.